چەند ڕۆژێکی مەترسیدار و گەرمایەکی تاقەت پڕووکێن چاوەڕێی عێراق و هەرێم دەکەن. بە پێی ئەو پێشبینیانەی کە شارەزایانی کەژناسی عێراق کردویانە چەند ڕۆژێکی زۆر گەرم و مەترسیدار چاوەڕێمان. پێشبینیەکان دەڵێن 10 ڕۆژی داهاتوو عێراق ڕوبەڕووی شەپۆلێکی مەترسیداری گەرما دەبێتەوە. پلەکانی گەرما بە ڕێژەیەکی زۆر بەرز دەبنەوە. بە جۆرێک هەتا ڕۆژی 22 ئەم مانگە پلەکانی گەرما لە بەغدای پایتەخت دەگەنە دەوروبەری 50 بۆ 57 پلە. لە ناسریە و عەمارە و بەسرە و دیوانیە پلەکانی گەرما دەگەنە 60 پلە. واتە نزیک دەبنەوە لە کوڵان. هەر عێراق نییە، هەرێمیش دەگرێتەوە. واتە لە ئێستاوە خۆتانی بۆ ئامادە بکەن. هەربەپێی پێشبینیەکان بۆ یەکەم جار لە سلێمانی و هەولێر لە چەند کاتژمێرێکی دیاریکراودا پلەکانی گەرما دەگەنە 55 بۆ 60 پلە. ڕێک لەو کاتەی گەڵای درەختەکانیش جوڵەیان نامێنێت و هەوا تەنیا بەشی ئەوە دەکات کە پێی بژیت وەک هەمیشە کارەبا کەم دەبێتەوە. بەرپرسانی وەزارەتی کارەباش بیانوەکەیان ئامادەیە، سوتەمەنی کەم بووەتەوە. خەڵک کارەبای زۆر بەفیڕۆ دەدەن. ئەگەر سیستمەکە بکرێتە پریپەیت ئەوە باش دەبێت و چەند بیانوویەکی تریش. کاتێک زۆر ساردا کارەبا نییە، کاتێکیش زۆر گەرمە هەر نییە. ساڵانە لە وەرزی هاوین و زستاندا کاتێک پلەکانی گەرما بەرز یان زۆر نزم دەبنەوە کارەبای نیشتیمانی ئەوەندە کەم دەبێتەوە سوودێکی ئەو تۆی لێ نابینرێت. بەرپرسانی کارەبای هەرێمیش بەردەوام باز لە زیادبوونی بەرهمێنانی کارەبا دەکەن و لە چەند شوێنێکیش سیستمی پریپەید و کارەبای بەردەوام دابین کراوە. بەڵام بە وتەی بەرپرسان دەبێت مانگانە و لە کاتی دیاریکراودا پارەی کارەبا بدرێت و بە هیچ شێوەیەک دوا نەکەوێت. اینجا دەتوانرێت کارەبای بەردەوام دابین بکرێت. لە ئێستاشدا هەرێمی کوردستان نزیکەی 4000 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنێت لە کاتێکدا پێویستی بەکارهێنەران 7000 مێگاواتە. لە کاتێکدا پلەی گەرما لە سەر و پەنجاوە بێت کارەباش نەبێت کەواتە خەڵک چۆن و لە چ دۆخێکدا بژین.